ئاو واتە شارستانیەت یەکەم شارستانیەت لە جیهاندا لە سەرگۆی زەویدا لەکوێ سەری هەڵداوە لە میزۆپۆتامیا واتە لە بیلاد مابینە نەهڕین یعنی با بڵین وادی ڕافیدەین کە بە عەرەبی پێڵێ لەبەر ئەوەی لە ساڵانی 4000 پێشداینیەوە شۆمەریەکان لەوەیە ئەویان ئاوەدان کردووە بە یەکەم شارستانێتی مرۆڤایەتی دەناسرێ هەر لەو کاتەیە توانیان سیستەمی بەنداو دروست بکەن بۆ ئەوەی بۆ ڕێگرتن لە لافا و لە ناوچوونی ناوچەکە بۆیە ئێمە ینی ئێستا لە جیهاندا ئەگەر بگەڕێتەوە لە مێژووە بگەڕێتەوە بۆ مێژووی شارستانیەت یەکەم جار باسی ناوچەی میزۆپۆتامیا کە نجایمە لە ناو کورای ماڵێن ئاوەدانی واتە بەبوونی ئاو لەو شوێنەیە ئەو شارستانێتی سەری هەڵدا ئەو شارستانێتێمانە ئەوە نییە هەر خەڵکی تیا بۆ کۆبتەوە کشتتوکاڵی چێنراوە خەڵکی تیاژیانەوە فەرهەنگی تیا گەشەی سندووە نووسین و خوێندنەوە و کولتور و ڕۆشنبیری و ینی هەموو سەتایی ئەو بۆچوونانە ئەو فەرهەنگانەکە هەبوونا لە میزۆپۆتامیاوە خۆی سەری هەڵداوە اینجا واتە لێرە ئێمە بۆ واشین بوونی ئاو واتە بوونی شارستانیت واتە پێشکەوتن واتە داهێنان واتە تەکنەلۆژیا واتە گەشە سندن و گەشە پێدان هەمووی لەوە دێ اینجا بە باسی بچینە سەر ئاماژەی بەڕێزت ئاماژەت بۆ پرۆژەی گاب کرد پرۆژەی گاب وەکووتمانێتێکە لەو پرۆژە گرنگانەی کە تورکیا لە سیەکانەوە و بیرۆکەی دامەزراندنی ئەم پرۆژەیە هەبووە بەڵام لەبەر ئەوەی کە کاتی خۆی هەم تورکیا ئەو دەرفەتەی زۆر نەبووە هەم لەگەڵ لە بوونی با بڵێن دەسەڵاتی بەعەز لە عێراقەکە بەهێز بۆینە تورکیا نەیەوێرە ئەو هەنگاوە بنێ ئەو هەموو پرۆژەیە دروستکە اینجا پێناسی ئەو پرۆژەیە بکەن پرۆژەی گاب بریتە لەو پرۆژەیە کە 22 پرۆژەی بەنداوی گرتنەوەی ئاوە یا گلدانەوەی ئاوە لەگەڵ 19 ویستگەی بەرهەمهێنانی کارەبا لەسەر 1.7 ملیۆن هکتار زەوی دروستکراوە کە ئەگاتە لە 100 دانیشتووە یعنی لە 100 ڕوبەری هەموو تورکیا تاوان یەکەم جار تورکیا ئەیوت من ئەو پرۆژەیەم تەنها بۆ ئاودان و بۆ بەرهەمهێنانی وزەی کارەبایە بەڵام ئەو پرۆژەیە پرۆژەیەکی ئابووری بازرگانی سیاسی پتەوە واتە بەو پرۆژەیە هەم پەیوەندی سیاسەکانی خۆی ینی با بڵێن ڕێکەخا لەگەڵی لە کاتێکا کە بیەوێ فشار بخاتە سەر وڵاتێک ئاوەکەی لێگرێتەوە تا ئەو داواکارە سیاسی خۆی جێبەجێ ئەەکە لەلایەنی ئابووریشەوە هەمان شت ئەەکە مەسەرەن تۆ ئێستا بە بۆنێ کەشوهەوا بە بۆنێ گۆڕانی کەشوهاواوە ئەو منطقەی ئێمە وتمانێتێکە لەو ناوچانەی کە کەمترین بارانی لێدەبارێت کە تەنها ڕووباری دیژلە و فرادی پێدا دەڕوا کە ئاوی کەمە بەهۆی ڕوودانی با بڵێن گۆڕانی کەش و هەواشەوە ئەوەندەی تر ڕێژەی بارانبارین کەم بۆ تۆ ئەوەی تر ئاو کەمەوە ئێستا بڵێن بەڕست لە سلێمانی لا بڵێن لە کوردستان ئەبینی ئەم چەند ڕۆژە گەرمای ئەم چەند ڕۆژە گەرمایەکی سروشتی نییە گەرمایەکە کە زیاد لە ڕێژەی خۆی لە چاو 20 ساڵ پێش ئێستاە اینجا تورکیا زۆر جوان ئەزانێت چی ئەکا ینی سیاستەکەی خۆی زۆر جوان پەیڕەوەکە بەوەی کە ئەزانە کەی فشارە خاتە سەر ئەو ناوچەنە هەم گۆڕانی کەش و هەواکە لە بەرژەوەندی ئەوە هەم تورکیایەکێکە لە وڵاتانی بڕوای بە یاسا و ڕێسای نێودەوڵەتی نییە لە یاسای نێودەوڵەتی ئاڵێ هەر ڕووبارێک زیاتر لە 2 دەوڵەتی بڕی با بڵێن چۆن دیژلە و فرات بە تورکیا ئەنجاچنە سووری ئەنجا دێتە عێراقەوە ئەوە بە ڕووباری جیهانی بە ڕووباری نێودەوڵەتیدا ئەدێ بەڵام ئەو بڕوای بەو یاسا و ڕێسایانە نییە دیمێریل لە ساڵی 1992 داوتی وتی ئێمە دوو ڕووبارمان هەیە ئەو ڕووبارە ئاوەکەی لە ناو تورکیاوە هەڵەقڵێ هەتا سەر سنوور ئاوی خۆمانە لە دوای سنوورەکە ئەوان چیان ئێوکە چۆن ئەوان مامەڵە لەگەڵ نەوتی خۆیانەکەن وەکۆی خۆیان ئەیانوێ ئێمەش ئاوا مامەڵە لەگەڵ ئاوی خۆمانەکەن وکۆ ینی با بڵێن تورکیا وای کردووە بەدیلی نەوتی بە ئاو دروست کردووە ینی ئالوگۆڕی نەوت و ئاومان لەگەڵا ئەکا لە ئێستادا و ئەوەش با بزانین نەوت لە بندیە بەڵام ئاو سەرچاوەیەکە کە لە بن نایە سەرچاوەیەکی دووبارایە واتە
ئاو بریتە لەو سامانە سروشتیەی کە هەر ئەو بڕە ئاوەیە لەوەتەی جیهان هەیە لەوەتەی گۆی زێوی هەیە چەند ئاو هەبووە کە 1.4 ملیارد کیلۆمەتر سێجایە بڵێن لە هەموویە لە هەموو سەرگۆی زەوی تا ئێستا هەر ئەو ئاوەیە لەگەڵ بڵێن لە سەرەتای ساڵی زاینیدا ئەو کاتە 300 ملیۆن کەس لەسەر گۆی هەمووی زەوی بووە هەر ئەو ئاوە با بڵێن بۆ بەکارهێنانی ئەوە کە ئێستا ئێمەوان نزیکەی 8 ملیارد کەسین هەر هەمان ئاوەکە بۆ بەکارهێنانی مرۆڤایەتی بۆ بەکارهێنانی هەموو زیندەوەر بەکاردێت ڕاستەکە ئێمە هەمومان ئەزانین ئاو یەکێکە لەو سامانە سروشتیانی کە جێگرەوەی نییە واتە ئەگەر ئاو نەبێ پێشکەوتن نییە پیشەسازی نییە داهێنان نییە تەکنۆلۆژیان نییە هیچ شتێک لە جیهاندا هەنگاوێک بەرەو پێشەوە ناچێ ئەگەر ئاو نەبێ واتە ئاو یەکێکە لەو سامانە سروشتێک گرنگانەی کە بەبێ ئەو هەموو جومگەکانی ژیان دەوەستێت اینجا ئێمە ئەتوانین بڵێن کوردستان بەگەشتی هەموو پارچەکانی هەر چوار پارچەی کوردستان کەوتوینەتە ناوچەیەکەوە کەوتوینتە ڕۆژهەڵاتی ناوڕاست ڕۆژهەڵاتی ناوڕاستیش یەکێکە لەو دەڤەرانەی کە ئاوی کەمە کە ئێستا ئاوی کەمەوە لە داهاتووشە کەمتر ئەبێ تەنها وڵات کە لەو دەڤەرەیە ئاوی هەیە ئەتوانین بڵێن تورکایە کە زیاتر ڕێژەی ئاوی سامانی سروشتی ئاوی زۆرترە اینجا ئەو بوونی ئەم ئاوە بۆ هەندێک دەوڵەتی ئیقلیمی دراوسێ وەکو ئێرانیا تورکیا و زیاتر تورکیاش بووە بە کارتێکی فشار و فشارخستنە سەر وڵاتانی دراوسێ یعنی ئێمە کە باسی ئەماکەین باسی ئەوواکەین کە ئەمە کارتێکی فشاری نوێ نییە ئەم کارتی فشارەکە وڵاتە ئەقلیمیانە بەکارهێنن بە تایبەت تورکیا لە سیەکانەوە لەگەڵ لە 1923 لەگەڵ دامەزراندنی وڵاتی تورکیا ئەم ئیدەیە هەیە ئەم بڕوا و بۆچوونە و ڕوانگەیە هەیە بەڵام هێدی ئەمە گەشەی سند و ئەگەر نەهات لەو کاتەوە ئەوان بڕیاریان داوە کە ئاو وەکو سامانێکی سروشتی بێجێگرەوە بکەن بە داردەست و بکەن بە فشار و بکەن بە چەکێکی سیاسی بەرامبەر بە وڵاتە دراوسەکانی و ئێستا ئێمە ئەبینین جگە لە تورکیا ئێرانیش ئەو هەمان سیاسەتی ئاو بەکارهێنێ کە من نەچوومە بەڵام وەکو لە راپۆرتەکانە دیارە کە زێی سیروان ڕووباری سیروان چەند کەمی هێناوە لە چاو ڕابردوودا لە چاو کاتی پێشودا لەبەرەوە ئیتر ئەم فشارە هەتا تورکیا نەکە لەسەر کوردستان بە تەما بوو ینی پرۆژەیەکی ئەنابیبی سەلامی هەبوو کە ئەویست فشار بخاتە سەر وڵاتە عەرەبیەکان لەبەرەوەی ئێمە وتمان ڕۆژهەڵاتی ناوڕاست جگە لە یان با بڵێن وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست وەکو دووبەی وەکو سعودیایە ئوردنە سووریا هەر هەمووی وڵاتی کەم ئاون ئەو ئەویست بەهۆی ئەو پرۆژەیەوە ئەوانش بخاتە ژێر دەسەڵاتی خوانەوە بەڵام جامیعەی عەرەبی لە کۆبوونەوەیەکە باش بوو بەهۆش هاتنەوە ئەو پرۆژەیان ڕفز کرد ئەگەر نا سیاسەتی ئاو چ لە لای تورکیا چ لە لای ئێران یەکێکە لەو سیاسەتانەی بۆ لە ناوبردننی جموجۆڵ و پرۆژە و بوون و وجودی کووردە لەو منطقەیە لەو ناوچەیە بەڵێ ڕاستەکەی لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا کۆمەڵێ یاسا و ڕێسای نێودەوڵەتی هاتوۆتە کایەوە و دانراوە بەڵام ئێمە ئەبێەوە بزانین تاکو ئێستا تورکیا ئیلتیزامی بەیەک ڕێسای نێودەوڵەتی نەکردووە ناشی کات ئەمە یەک دووەم من خۆم شخصیان بڕوان بە هیچ فشارێکی نێودەوڵەتی نییە بەسەر لەو بابەتانێ لەبەرەوەی تورکیا تر ئێستا خۆی وەکو ئەندامێکی ناتۆ خۆی بە بەهێزترین وڵاتی ناوچەکەدا ئەنێ و هەوڵی شەدا لە ڕێی فشارخستنە سەر لە ڕێی یاسای سیاسەتی ئاوە یا با بڵێن لە ڕێی سیاسەتی ئاوەوە فشاری خۆی تاقی بکاتەوە وە کردوشێتی وەسەریشی گرتووە لە دوا سەردانی کازمی بۆ عێراق یەکێک لە قسەکانی ئەوە بۆ وتێتی ئێوە بە هیچ شێوەیەک بۆتانە باسی گرتنەوەی ئاو بکەن لەلایەن ئێمەیان ئێمە ئازادین ئێمە ئەو ئاوەی کە ئەیگرینەوە تا خۆمان سوودی لێوەرەگرین بۆمە ئێوە بۆتانە بڵێن ئەوەندە ئاو ئەبێ بکرێتەوەە ئێستا کاتی خۆی یەکەم بەنداو کە دروست بوو بەنداوی ئەتاتورک دروست بوو
کاریگەریکی زۆری لەسەر عێراق هەبوو و ئێستاش بەنداوی ئیلیس و لەسەر دیجلا کە زیاتر لە 11 ملیارد متر سێجا ئاو گلەداتەوە هەمان شێوە کاریگەری زۆر هەیە نەکرد لەسەر عێراق لەسەر کوردستانیش کۆمەڵێ پرۆژە هەن لەوێ ناتوانرێ جێبەجێ بکرێ زەرکاوەکانی خوارووی عێراق کە ئێستا ئەگەرچی کاتی خۆی ڕژێمی سەدام زۆری لە زەرکاوەکان وشی کردبووەوەی بزوتنەوەی شیعەکان لەوێ سەرکوت بکات بەڵام لە هەمان کاتە گرتنەوەی ئاوی دجلە و فرات لەلایەن تورکیاوە هەمان ئاسەواری هەیە لەسەر زەرکاوەکان و نەک هەر لەسەرەوە لەسەر ڕوبەرێکی زۆر ئێستا من ژمارە ناڵێم لەبەرەی ئەو ژمارانە بەردەوام لە گۆڕانان بەڵام هەزارها هیکتار زەویوزە لەو ناوەیە تووشی ئەوە بووە کە نتوانێت بچێنرێ خوار ئەوە نی ئاوەکە کەمە کە ئاوەکە کەمە بێتەوە ڕێژەی خوێ ئاوەکە زیادەکە ڕێژەی پیسی لە ناو ئاوەکەدا زیادەکە چونکە ئێمە ئەزانین ئاوی بەخۆر واتە ئاوێکە کە خۆی پاکە کاتەوە بەخۆر ئەڕوا بەڵام کە ئاوەکە کەم بووەوە ڕێژەی پیسەکەی زۆرە بێ ڕێژەی خوێ تیا زۆر بێ ئەگەر هەش بێت ئەو زەویزارە ینی با بڵێن بە کەڵکی چاندن و بە کەڵکی بەرهەمێنانی کشت و کاڵ نایە جەزی ئەو زیانانی کە ببوونی پرۆژەی گابۆیان ببوونی ئەو بەنداوانی کە ئێران لەسەر ئەو ڕووبارانەدایانە ینی لە ژمارە بەدەرە ئێمە ناتوانین ینی ئێمە توانین چەند ژمارەیەکی با بڵێن وەکو ژمارە بڵێن دەستی کار کەمە بێتەوە بەرهەمی کشت و کاڵی کەمە بێتەوە زەوێکە خوێدارە بێ ئاوەکەی پیسە بێ بەرهەمی بەربوومی ناو ئاو کەماسیە زۆر کەمە بێتەوە کەیکێکە لە سەرچاوی پرۆتین بۆ مرۆڤ لە ینی عێراقێکێک بوو لەو ناوچانەی کە بەناوبانگ و مەنتقەی بەسرا و مەنتقەی شەتە عەرەب بە بەرهەمی ماسی ئێستا ئەوانە هەمووی جگەلەوەی کەبی کردووە مۆرفۆلۆجی ناوچەکە ئەگۆڕێ واتە خەڵکەکە کۆچەکەن لەبەر بێ ئاوی شوێنەکانیان بەجێ دێڵن باو باپیرانیان جێگای باو ینی ئەمانە هەمووی بێجگە لەمەن کۆمەڵێک کێشەی تر هەیە کە بە بۆنەی ئەو گرتنەوەی ئاوەیە کە تورکیا ئەیکایە کە ئێرانێکە وە زیاتریش تورکیا ئێمە لە کوردستانە زیاتر باسی ئێرانەکرێت لەبەرەوەی با بڵێن ڕووباری سیروان ئەبینونینە بەڵام ئێمە نازانین تورکیا ئەو بەنداوانی کە دروستکردوە چ کاریگەریەکی هەیە لەسەر لە هەتا لەسەر باری دەرونی ئینسان چکە هەمووی ئەترسن تۆ ئێستا ئاوت هەیە تۆ کە ئاوت نەبوو ئاوی ژێر زەوی بەتاڵەکە کە ئاوی ژێر زەویت بەتاڵ کرد و جێگەی ینی با بڵێن پڕ نەبکرایە و پڕ نەبووە بە بۆنەی کەمبارانی ئەو کاتە کێشەیەکت هەیە بەڵام لە داهاتووە تووشی ئەو کێشەیەبی ئێمەش بەڕاستی بۆ ئەوەی ئێمە کەمتر تووشی ئەو کێشای کەم ئاویە ببین ئەبێ سیاسەتی ئاوێکی تۆکمە و زانستیمان هەبێت لە کوردستان ئەوە زۆر زۆر گرنگە لەبەر ئەوەی خراپی بەڕێوەبردننی ئاو کۆمەڵێک کێشە دێنێ بە دوای خۆیان دانانی سیاسەتێکی زانستی پەیڕەوکردنی سیاسەتێکی زانستی بۆ دابشکردنی ئاو گلدانەوەی ئاو یەکێکە لەو چارەسەرانەی کە ینی چەند ئەمڕۆ بیکەی درەنگترە لەوەی کە سبەی بیکەیت